من خۆش بێت بەرهەمێکی زۆر حەماسی و زۆر جوان زۆر تەواو و با بڵین کوردەواریە دەستان خۆش بێت چۆن بۆ بڕیارتانە ئەم بەرهەمە دروستکەن و بیرۆکەی ئەم بەرهەمە لە چاوە سەری هەڵدا بەڵێ ئەوەی ڕاستی من لێکەم جارەوە کە دەستم کرد بە کاری هوەری دەستم کردو بە کاری ئینتەرناشناڵی و دوای چەند ساڵێک خۆم گرتووەتە ئەوەی کە پرۆدوسی کاری کوردی بکەم لەو ڕێگەیە کە هەڵم ژاردبوو لەگەڵ چەند کەسێکە ئیشم کردبوو یەکێ لەوانە هاکان بوو کە دەستمان کردو بە کۆنتاکت و قسەمانە کرد و کاری ئەوماندانە پلانی ئەوماندانە بوو کە کارێ بکەین بۆم وەزعی کە ئێستا ڕۆدا لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی ئیتر منیش بیرم کردەوە باشە چ گۆرانیەک هەیە کە بڵین وزایە بە هەموو کوردێک کە بکە بیرم کردەوە یەکێ لە گۆرانیانە گۆرانی کاک شوان پەروەر بوو کینە ئەم هەر لە ماڵی خۆمادانیش بووم لە ستودیۆکە دەستم کرد بە هەندێ دەستکاریکردنی گۆرانیەکە و ئاواز و شتی تری خۆم بۆ دانا و هەندێک لەحنی خۆم بۆ دانا وەکو پرۆدوسەر کە تاوام کرد یەکەم کەس تەلەفۆنم کرد بۆ کاکاکان وتم گۆرانیەکم هەیە ئایدیەکەم هەیە تۆ ئەڵێ چی ئەویش وەکو شتێ بڵێ زۆر قسەی نەویست هەموو لە قسەکانم تێگەیشت و دەستمان کرد بەوەی کە ئایا ئەم گۆرانیە چۆن بگەینە کۆتایی و کەوای لێ بکەین پەخشیکەین بۆ بینەران و ئێوەی عەزیز زۆر باشە کاگڕۆمان دوایەوە بورە کاگڕۆمان حەزم کرد چیرۆکی ئەم بەرهەمەمان بۆ بجێڕیتەوە کە چۆن بە مامۆستا شڤان پەروەرتان وت ئەم بەرهەمە دروست ئەکەن وە لە سەرەتای مامۆستا شڤان پەروەر جوابی چی بوو وەڵامی چی بوو چی پێوتن بەڵێ لە یەکەمە ڕاستی بێ تۆزێ قورس بوو بۆی کە ئێمە بڵین شتە گۆرانیەکەمە پێشکەش نەکردو بوو زیاتر قسەکانمان بە ئیمەیل و شتە کردو کاکاکان ئایدیە و شتانەیە بە میل قسەی لەگەڵاکردن و جوابێکی وامان وەرناگرت بەڵام کاکاکان کە خۆی ئینسانێکە کە شتێکی ئەوێت بە دوایەکەوێت و پشتگیری زۆرەکەم لەو شتانە منیش کە پێی وتی من واز ناهێنم لە کاکشوانە چم ئەبینم و ڕاستەخۆ لەگەڵ باسیەکەم ئیتر هەر قسەکەشی وا بوو من یەکەم جارە تۆزێ دوو دڵ بووم وتم ڕەنگە مادام جوابیان نایتەوە ڕەنگە نەبێ بەڵام قسەکەی ئەو بووە شتەکە بێ ڕاستەخۆ باسی بکەیت و واشی کرد ئیتر ڕاستەخۆی بۆی باسکرد بوون ئێمە گۆرانیەکەمان وایەوە ئەمانە ئێوە تیا بەشدار بن نەک ئێمە هەر گۆرانێکی ئێوە ببین و فلان و ئاوە ئیتر ئەوانیش تاویان ناچەکەم قبوڵیان کرد و کاکشوان وتی من ئەم هۆنراوەیە لە جگەر خوێنەوە پێشکەشم کراوە بیکەم بە گۆرانی و ئێستاش پێشکەشی ئەەکەم بە ئێوە بووی کە وەک شتێکەڵی کۆنتینیو کاتێک کە مامۆستا شڤان پەروەر ئەم قسەی پێوتن و شاری شاعری گەورەی کورجگەر خوێنتان وەرگرت هەستان نەکرد ینی هەستان بە کەمێک ترس نەکرد کە بڵێن ئەترسین ئەم بەرهەمە بەو شێوەیە دەرنەچێت یاخود با بڵێن ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە بۆ ئێوە بەرپرسیارەتەکە بڵین لەگا تۆزێ بیمە کردەمە بەرپرسیارەتێکی گەورەیە ئەبێ بە هەردوو دەستەوە بیگرین ئەبێ بە خۆشەویستی و ئاگامان لێبێ ئەم کارێکە پێمان درراوە بەڵام وەکو بەرهەموو شت نەخێرەوە چونکە ئینسان ئەگەر وەک شتێکڵی کە دەستی شتێکی وا کە خەتە زانی گەورەیە لە خۆت گەورەترە وەکو شەخص ئەو کاتە ئەبێ بە ئامادە باشیەکی زۆرەوە کە زۆر ئامادە باشیەکی زۆری ئەوێ پێشی بیتەوە بڕیاری کە دەست بیتەوە شتانە بۆ ئامادە باشیێرمان کرد بوو هەر شتێکی بەرەمێک تر بێ یان شتێک و ئامادەینێمە کاگڕۆمان کاتێک کە بەرهەمەکە تەواو بوو و بڵاوتان کردەوە بۆ مامۆستا شڤان پەروەرتان نرد ئەگەر نردووتانە ئەو وەڵامی چی بۆ کاردانەوەی چی بۆ سەبارەت بە ئەو بەرهەمە بەڵێ ئێمە گۆرانیەکە و باسم کرد پێشتر پێشکەشمان کرد بوو لە بەردەمیە لە بەچاو خۆی و زوو بەدڵی بوو و بگرە هەرەوەش بوو وای کرد بوو کە هێشت بووی کە بوون منە مۆڵەتمان با تێم گۆرانی بڵاو بکەینەوە بەڵام بۆ نمونە لە ئینستاگرامە گۆرانیەکە ماوە بڵاو کردەوە هەرچێکمان بێکەوە لە پێیجی یەکتریا ئەوە شتێک بڵێ بۆ من خۆش بوو بیرمە کردەوە من کاتێک جۆم لە شوان پەروەرەگرت لە مێشک ماوە نەبوو کە ڕۆژە بێت ئێمەش بین و ئەو گۆرانیە تازە بکەین وانی لەو بوارانەوە تۆزە دڵم خۆش بوو
ئەم بەرهەمە خۆی لە خۆیان بەرهەمێکی نیشتیمانی بەرهەمێکی گەورەی و بەرپرسیارەتێکی زۆر گەورە کەوتۆتە سەرشانی ئێوە باشە چەندێک کاتی ویست تاوەکو ئێوە ئەم بەرهەمە ڕیکۆرد بکەن دواتر بیکەنە بواری جێبەجێکردنەوە و ڤیدیۆ کلیپی بۆ دروست بکەن بەڵێ بەشی بڵێ مۆنتاژ و گۆرانی دروستکردنەکەی زیاتر لە 2 هەفتەی پێ نەچوو زیاتر بۆ بە ئیشی پرۆدیوسەرەکەی من زیاتر بیرکردنەوەیە کە بزانی چۆن ئیشەکەکەی کاتێکە چیتە سەر ئیشەکە و بڕیاڕەداوە چۆنێکەی ئەو بەشی تۆزێ ئاسانە زۆری پێ ناچێت تقریبن 1-2 ڕۆژ دانیشتیم لەسەرەوە دوای کاک هاکاریش چوو هەنراوەکەی نووسیوە و لەسەری بڵین بەشی خۆی و ئەوشی تقریبن هەفتەیەکی پێچووە بەڵام بەشی ڤیددیۆکە تۆزێ کاتی زیاترەوێ ئامادەکردنێکی زۆرتریەوێ ینی ئەو شتانە تقریبن زیاد لە مایەکی پێچوو زۆر باشە کاک ڕۆمان هەتاوەکو ئێستا کاردانەوەکان بۆ ئەم بەرهەمە چی بووە ئایا کەسە نزیکەکان یاخود بڵێن تۆ بەشێک لە هونەرمەندان بێگومان ئەناسیت ئەوان کۆمنتیان چی بووە لەسەر ئەم بەرهەمە چایان ماجەکەم زۆر خۆشەویستێکی زۆریان پیشان ناوین زۆربەی گۆرانی بێژەکانی کوردستان هەستەکەم کەوتنیتە قسە و بیر و ڕاگۆڕینەوە ئەو شتە بۆ من خۆشە چونکە ئەگە کاتێک ئێستا من لە دەرەوەی وڵات ئیشەکەم ڕاستە هەنێ جار گۆرانیەک باشە و خەڵک پێی خۆشە و هەوادارێکی زۆریە بێ بەڵام هیچ شتێ لەوە خۆشتر نییە تۆ کوردی دیاسپۆرابی بەڵام وڵاتەکەی خۆت زیاتر پشتە بگرێن خەڵکی خۆت زیاتر خۆشەویستی پیشان بن بۆیە بۆ من ئەمە شتێکی تایبەتە و کاردانەوەیشی ئەو بڵین جوابی ئەو خەڵکە بۆ ئێمە زۆر شتێکی دڵی ئینسان گەرمەکە زۆر باشەکەواتە کاک ڕۆمان ئەتوانین بڵین ئەم بەرهەماوای لە تۆ کرد کە زیاتر هانت با بۆ ئەوی بەرهەمی دیکەی هاوشێوە بەرهەمی دیکە بۆ کورد و کوردستان بەرهەم بهێنیت بەڵێ بەتەکید زۆر باشەکەواتە بێگومان تۆش جێگەی شانازی ئێمەی کە لە دەروی کوردستان و لە وڵاتی سویدەوە لەگەڵ ئێمەی تو و لە هەمان کاتا بەردەوامی لە دروستکردنی بەرهەم بۆ کوردستان کەواتە کاک ڕۆمان پرۆژەی داهاتووتری تۆ چی ئەوێت؟ پرۆژەی داهاتووم ئەگەر لە بواری کوردیا بێ ئەوە هەنێ ئیشم بەڕێوێ نازانم ئێستا ئەکرێ باسی بکەم بۆ ڕێز بۆ کەسانی کە ئیشەکانم لەگەڵیانایە چونکە پێم وایە باشتر خۆیان حەزکەن وەک شتێک بڵین ئەناونسی بکەن بەڵام هەنێک هەر هینتێکی بچووکمان بەرە کاک ڕۆمان هینتێکی بچووکمان بەرە بەتاکی لەگەڵ کاکاکانە ئیشی زیاترمان هەیە و لەگەڵ گۆرانی بێژی نەڵم شوانپەروەر کاک شوانپەروەر بەڵام گۆرانی بێژی تری گەورەی کوردی کە ئەیان ناسین و گیان لێ زۆر سپاس بۆ تۆ کاک ڕۆمان زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمە بوویت ئەو بەرهەمە جوانەتان پیرۆز بێت هیوادارین بەردەوام بن لە دروستکردنی بەرهەمی لەو شێوەیە بەتەکی زۆر سپاس گەورەتان کردن جێگەی شانازی و سپاس بێەوە بۆ خۆت گەورەیت و بەڕێزیشت جێگەی شانازی هەموو کوردیت دووبارە زۆر سپاس زۆر سپاس